سلااوتان لێبێ هێمن عەبدوڵڵام ئەمشەو دیاسپۆرا ئەم مژارانەی تێدایە. وا بڵاوکرایەوە کە سەرۆکی گەورەترین باندی مافیایی لە سوێد کوردە و دەستگیر کراوە. ئەمە تا چەند ڕاستە؟ دیاسپۆرا بۆ یەکەم جار وردەکاریەکانی ئەو دۆسەیە بڵاو دەکاتەوە. یەکێک لەوانەی لە نێو گروپە تاوانکاریەکاندا بووە ئەمشەو قسە دەکات. ئەڵمانیا دەیەوێت دیپۆرتکردنەوەی کۆچبەران خێراتر و ئاسانتر بکە. ئەمشەو دەزانن کە کێ لە ئەڵمانیا مەترسی دیپۆرتکردنەوەی لەسرە. دوایەوە دەچینەوە ستۆکۆڵم، کتێبخانەی کوردی لەو شارە سەتان کتێبی کوردی تێدا، بەڵام ئێستا مەترسی داخستنی لەسرە. بەڕێوەبەری کتێبخانەکە میوانی دیاسپۆرایە. هەرم شەو هێژا محەممەد خان دەناسن، خانمێکی سەرکەوتووی کورد کە لە هۆڵەندا خەڵاتێکی بۆ باشترین لێکۆڵینەوە لە بواری سیستەمی زیرەکدا بەدەستێناوە. اینجا هەیمەن هۆمەر دەناسن، ئەوە کتەرە کوردەی خەڵکی هەولێرە بەڵام لە ئەمریکا دەژی، کارەکانی لە ویلایەتەکانی ئەمریکادا پیشان دەدرێن و وەک خۆی دەڵێ لە ئاستی هۆلیووددا. دوای ئەویش دانیێل ڕەسووڵی میوانی دیاسپۆرا ئەو گەنجە کوردەی خەڵاتی باشترین سەرتاشی ساڵی لە بەریتانیا بردوتەوە. ئەم هەفتەیە میدیای سوێدی بڵاویان کردەوە کە ڕەوامەجید وەکو ئەوان ناوی لێ دنێن ڕێوی کورد لە ئێران لەسەر سنووری باشوور و ڕۆژهەڵاتی کوردستان دەستگیر کراوە. ڕەوا لەلایەن پۆلیسی سوێدەوە بەوە تۆمەتبار دەکرێت کە سەرۆکایەتی باندێکی گەورەی تاوانکاری دەکات لە وڵاتە، بەڵام وەکوەوان باسی دەکەن ساڵانێکە لە سوێد ناژی لە تورکیا و هەرێمی کوردستانەوە سەرپەرشتی کارەکانی کردووە. ئەم هەفتەیە چووینە سوێد و چەند کاژێرێک پێش ئێستا گەڕاینەوە دووسڵدۆرف لەوێ بنکۆڵی ئەو دۆسەیەمان کردووە، دۆسەیەکی سەخت کە هێندە مەترسیدارە کەس ناوێرێ قسەی تێدا بکە. وەک لە سوێدەکان تێگەیشتین ڕەوامەجید لە دەوروبەری قەڵازێ لە دیوی ڕۆژهەڵاتی کوردستان دەستگیر کراوە، بەڵام کەس نە پۆلیس نە هیچ دامەزراوێکی فەربی نەیانتوانیوە بۆ دیاسپۆرا ڕاستی و ناڕاستی هەواڵەکە پشتڕاست بکەنەوە. چەند ڕۆژێکە هەوڵ دەدەین لەگەڵ خەڵک لە سوێد قسە بکەین، زۆربیان خۆیان بوێرن لەوەی کە قسەمان بۆ بکەن، بەڵام یەکێک لەوانەیە کە پێشتر لە نێو یەکێک لەو گروپانەدا بووە چەند هەفتەیەکە لە زیندان دەرچووە قسەی بۆ کردی. وەکەو باسی دەکات دۆخی سوێد ئێستا یەکجار زۆر مەترسیدارە، بۆیە کەسیش ناوێرێت تەنانەت ناوی ئەو گروپانەش بێنێ. ئەو وەکو بۆی باسکردین بوێریەکی زۆری خەرج کردووە بۆی لە دیاسپۆرا قسە بکە. ئەمشەو بەشێکی کورتی قسەکانی دەبیستن. هەفتەی داهاتوو بەڵگە فیلمێکی تێر و تەسەل لەسەر ئەو کێشەی کە ئێستا لە سوێت هەیە کە ڕۆژانە تەقینەوە دەبێت، ڕۆژانە تەقەکردن هەیە، کوشتن هەیە، دەیبینن. دەمێ بەشێک لە قسەکانی ببینن. لێ کاکیزە باشی زۆر سپاست دەکەم. من ئەو دوسێ ڕۆژە زۆر هەوڵمدا لەگەڵ زۆر کەس هەوڵمدا کە قسە بکەن لەسەرەوە مەسەلەیە. لە سوێد کەس ناوێرێ قسە بکە، هەمویان پێم دەڵێن شتێکی سەیرە هەر هاتووی پرسیار دەکەیت، چونکە هەموو بەیانیەک لێرە لە ماڵێک تەقینەوە دەبێت، لە ماڵێک کەسێک دەکوژرێ، لەسەر جادە خەڵک بریندار دەکرێ. بۆیە سپاست دەکەم کە هاتووی قسە بکەی، بە تایبەتیش تازە لە زیندان هاتوویە دەرێ دەزانم. پێم گرنگ بوو لەسەر ئەوە قسە بکەین کە ئەو مەسلەیە چییە کە لێرە ڕووی داوە. ناوی کورد زۆر دێت، دەڵێن کورد لەو مەسلەیەدا دەورێکی گەورەی هەیە و دەڵێن ئێستا کوردن لە ناو خۆیان شەڕیانە، دوو گروپی کوردین شەڕیانە. دەمێت تۆ بۆمان ڕوون بکەوێت، تۆ لە ناو ئەو ژینگەیە بووی، دەزانی چی ڕووی داوە، چی بووە؟ ئەوەی کە ڕوو دەدا ئێستا باسی پێشەوە ناکرد. لە پێشەوە چوار کێشەی زۆر گەورە هەبوو لە مالمەوە دەستی پێ کرد.
لە نێوان دوو گرۆپە کە پێیان دەوتن کۆفەلەنگەر و ئێفەلەنگەر ئەمانەش هەر ئامۆزای یەکتر بوون 22 کەسیان یەکتر کوشت بەس لەتر دوایەوە پۆلیس کەوتە ناویان و هەمویانی گرتەوە ئەمانە کورد بوون ئەوانە نەهار هەموو جنسیاتێکی تێدا بوو بەڵام زیاتر تونسی بوو ئەنجا هاتەیە تۆبۆری لەسەر ئافرەت دەستی پێکرد ئەو کێشەیە لە سوید زۆرە ئافرەتی کورد یان واز لە مێردەکەی دێنەوە لەگە پیاوێکی لا ڕادەکە ئیتر مێردەکەی بەگردەدا ئیتر کابرا خوێن دەیگرێ دێتە دەرێ ئەو کەسە دەکوژێ یان کەسێکی کە ئەو کەسە خۆشی بوێ بۆی ئازاری بداتە چکا و کەسێکی خۆشەویستی لەو بردەوە بەڵام دەڵێ لەسەر ئافرەت دەستی پێکرد دەڵێن لەسەر مادەی هۆشبەرە ئەوەی ئێستا لەسەر مادەی هۆشبەرە ئەمە ئێستا لەسەر مادەی هۆشبەرە مادەی هۆشبەر لە سوید ئێستا بە تەن لە کۆلۆمبیاوە دێ لە ئەفغانستانەوە دێ لە ڕێرووسیاوە لە تورکیاوە دێ لە هەموو لایەکەوە بۆی دێ پارەیەکی زۆری تێدا قازانج دەکرێت خەڵک لە ڕۆژێکا دەتوانانی $10,000 دەست پێ بۆ 15,000 کەسێکی سادە بەس کە شت دەفرۆشێ ئەمە تاجرە گەورەکان ناوان دەتوانێت سەد قاتێکی دەقاتێکی قازانجەکە باشە ئەوەی کە ئێستا هەیە ئەوەی کە ڕوو دەدات شەڕە لە نێوان گروپێکی کوردی وەکو لە میدیا باسی دەکەن لەگەڵ گروپێکی یۆنانی یا لە نێوان دوو گروپی کوردی لە نێوان دوو گروپدایە کە ئیشانی فۆکس ڕۆتە واتە ڕەویە کوردیەکەی پێ دەڵێن لێرە بە کوردی ئەوەی دیکەشیان گروپی داڵە نێتوێرکتەوەتە گروپی دۆڵەکە داڵ ینی دۆڵ ئەم دوانە کێشەی سەیتەرەکردنە بەسەر ناوچەکانە چۆن لە کۆلۆمبیا هەر کەسە و ناوچێکی خۆی هەیە کێشەکەیان لەسەرەوەیە و لەسەر دەرمانیشە دێت دەوێت دەست بەسەر مەتەقەیە بگرێ یان مجموعەیەک زۆر چەندین کیلۆ شتت فرۆشتۆ پارەکەی نەداوە دواکەوتوە کە دواکەوت کاتێکت بۆ دادنێن نەداتر کەسێک لێ دەکوژن کە کەسێک کوژرا ئەویش دێ کەسێکت دەکوژێتەوە بۆ جۆرە شتەکان پێشە نەدەکات چەند لەوانەی کە بەشدارن لەو گروپاندا کوردن چکە تۆ دایان ناسیوە نییە زۆریان بەڵێ هەردوو لا دەناسم ئەوانەی ئێستا هەردوو لای زۆربەی کووردە بەڵام جنسیاتی تریشیان لەگەڵدایە هەموو جۆرە جنسیاتێکیان لەگەڵدا لەبەرەوەی ئەو برانشتە برانشێکی گەورەیە پارەکەشی زۆرە خەڵکێکی زۆر گەنج زیاتر لە تەمەنی 13 بەرەسەر لە 11 ساڵیشی تێدا ئەوانەی کە زیاتر تەقەشتەکە لە خەڵک دەکەن و خەڵک دەکوژن چکە حکومەکەی کەمە 5 ساڵ دەبێ من لەسەرم دۆسەیە کار دەکەم بەتایبەتی بۆ بەرنامەی دیاسپۆراش پێشتریش ئەوانەی کە دیاسپۆرایان شۆپان دەبێ راپۆرتیان بینیوە یەکەمین جارمە کە لە سوێت هەست بە مەترسێکی زۆر گەورە بکەم تونند و تیژێکی زۆر هەیە لەسەر شەقام و خەڵکی کوردیش دیاسپۆرای کوردی لەوێ زۆر نیگەرانن چونکە لە نێو میدیای سوێدی زۆر بە خراپ ناوی کورد تاوکو ئێستا هاتووە هەفتەی داهاتوو زۆر وردەکاری لەسرم کەیسە دەزانن بۆ ئەم هەفتەیە لە ئەڵمانیا دەمێنمەوە لێرە ئێستا ڕۆژێکی چارەنووسسازە بۆ زۆر کۆچبەر کە مەترسی دیپۆرکردنەوەیان لەسرە چونکە ئێستا کۆبوونەوەیەکی زۆر گرنگ لە نێوان وەزیرانی نێو حکوومەتەکەی ئۆلاف شۆلسی ڕاوێژکاری ئەڵمانیا لەگەڵ سەرکردەکانی ئۆپۆزیسیۆنی ئەڵمانی هەیە کە ئامانجلەی ئەوەیە کە سیستەمی کۆچبەری لە ئەڵمانیا گۆڕانکاری زۆر گەورەی تێدا بکەن کە وا دەکات دیپۆرتکردنەوە زۆر ئاسانتر بێ لە زۆر لایانی دیکەشەوە ژیانی کۆچبەران لێرە دەگۆڕدرێ پێشتر ڤیتێکی ئاڵا شاڵی دەبینن لەسەر ماڵباتێکی کۆچبەری کورد لێرە دواتر هاوکارم زنارشینۆ لێرە لە ستۆدیۆ لەگەڵمان دەبێت بۆی بۆتان باس بکە کە ئەو گۆڕانکاریانی بڕیار وایە ڕوو بدەن دوای کۆبوونەوەکەی ئەم شەو لە بەرلین چی دەبن لەم پەناگە ئارامەوە دڵە خوڕپەیانە خەڵکی کۆبانێن و نیشتەجێی ئەڵمانیان بەڵام نیگەرانی چارنووسی وار و کەسوکاریانن مستەفا و
نیرۆزی هاوژینی ڕۆژانە لە ڕێی تەلەفۆنەوە هەواڵی خزم و کەسوکاریان دەپرسن، بەڵام هەندێک جار بڕانی کارەبا و پچڕانی ئینتەرنێت ئەو تاکە پردەشیان لێدەسێنێ. حي سال أمن فرن أم صرف دفاع ترسي وخوفي دونا جبار تركي ونمجو روبرو مهب ما أسبوع شو وقت بي وطو باد تقن وأم تلفون دكن جاري درويد أم دجارة دكن جاري أم ما أو ناكل شخص لورنا مرتاحون أم الفدرنا مرتاحون يعني تشتي كنا أم خاصتك أما أم جفي أويد خازن بس أكني جا أمريكا ولا جا اتحاد أوروبي ولا جا ألمانيا في حلقة يشترك رديني في تشتي بس أكني كوش بري جروج آواد در نكوي كواني نبي إيه چند مايو أوجي در كفن. ملت خوستك وهو ملت دي عاوز انه هو طيران سر ملت مساكين يعني بري دردي ملت بس يعني ملت بوجور بوش بي كساك دي نامو يقدر ده كمان يعني اوكي او كيف بيمشي يعني ملت ني مرتاحه ملت نفسيا ني مرتاحه يعني ملت بيجي او سكر رعب ملت ده قاعد يزرع تم ترسو خوك وين هێرشی ناوبەناوی هەڕەشە بەردەوامەکانی تورکیا مەترسی ئۆپەراسیۆنێکی بەرفراوانی تورکیا لە ڕۆژئاوای کوردستان و کاولکاریەکی نوێی لێکەوتۆتەوە. پر زەحمەتی و زۆری لەسەر ملەتێ و لەسەر زارۆکۆن و ئێمە اختیار وەر هەنە دەترسن یعنی دەنگێکی تۆپۆن تێ ئیتفاق ئەو تێ مثلەن تەیارە لەکۆ لێ دخێ ئەونا یعنی پر دەترسن یعنی بوو چەند ساڵ بوو نه 10 سال دوم دو ترس و خوفه دانن بس وا ترس و خوفه تشکی برا جوان را اوه که چکن یعنی یک لبا پیشوان بسکنه انه بس وا شعباینی و ملاتا بس انه وا ترس و خوفه دی مستەفا و خێزانە حاوکەسەکەی 8 ساڵە هاتوونتە ئەڵمانیا. ژیانی وان لێرە گۆدرا کەچی دۆخی ڕۆژئاوای کوردستان نەگۆدراوە و ئەگەر داعش کۆتایی هات بێت دژایەتی تورکیا لەگەڵ هێزەکانی سووریای دیموکرات ناسەقامگیریکی سیاسی و سەربازی و ئابووری نوێی بەسەر ڕۆژئاوای کوردستاندا سەپاندووە. پەرەسەندنی شەڕ و نەئارامیەکان لە ڕۆژهەڵاتی ناوڕاست هاوکاتە لەگەڵ تند و تۆڵکردنی سنوورەکانی ئەوروپا بەڕووی کۆچبەران. پرسێکە کۆچبەران لی نیگەران و دەیانەوێ ئەوروپا یان هەڵوێستی کارای لە نەهێشتنی گشتەکان هەبێت یانیش چاوەڕێی شەپۆلێکی نوێی ئەو کەسانە بکات کە ترس و بێهیوایی ئاوارەی هەندەرانیان دەکات. ئاڵەشاڵی ڕووجاو ئەڵمانیا. زۆر باشە زنار پێش ڤیتێکە باسم کرد کە کۆبوونەوەیەکەیە کۆبوونەوەیەکی چارەنووس سازە ڕاستە بۆ کۆچبەران کۆبوونەوەکی چارەنووس ساز دەبێ ئەم شەو پێش دەمژمێر دوازدە شەوێ گوهارتنێکە gelek mezin ku dibe bibîte werçerxanek di siyaseta koçberiyê ya Almanya'da biryar li ser dihête dan projeyekî 15 lapereyî berdestê hikûmet û opozisyonê hevra ye kar li ser dikin ji bo rêkeftin bihête kirin yekem rêkar ew ku hejmara zêde ya koçberên di navbera du kevanan de yên neasayî حکومت دبیجیتن نیاسایی اما که روزنامه‌وان دبیجین نیاسایی بهتر کم کردن و قناغایی که باره لسر شارداریان باجاران و حریمان کمتر لبهتن که نها گله گران بوده لهندک باجر و که نها آماده کاری جبوز وستان ده نکردن که چادر جاره کردی خیوت به ندانان جبر کو جهنی نبود کوچبران هجماره که گله که مزنا کوچبران جمعه یک حتی ماه نه تنل آلمانیا 10 سال در باز بوده تن سال 2015 و 16 نبیتن نه هجمار در باز کریه 251 هزار گله اگر به اگر خال به خال بران یکم یان مسئله دیپورت کردن و چی لیدید دیپورت کردن دوای اویش شوه ده گلک بلاس هتا کرن یکم خیرات بیتن یا دوای او کو دما را گرتن وان کسان د زندان دیپورت کردن دا جده روز ده هتا زیاده کردن بیوتا 28 روز یا سی او کی ده هتا دیپورت کردن اما در روز 28 روز گرنگه کسی که هبوا در روز گیراوا دوای در روز ولاتەکەی خۆی قبولی نەکردێتەوە کوردی خۆمان هەبووە ناچار بەریان داوت کە لە ڕووی یاسایە نەیانتوانیوە ئێستا 28 ڕۆژ دەهێڵنەوە لە 28 ڕۆژە دەهێڵنێت زیندانەدا ji بوی چندەیە و ئەو بخواژی هەندێکە بێژیتن ئێدی ڕێب دەنامەتە کو ئەز بچۆن شەکەتی بکەن و بڕۆ ئەمە یەکێک لە خاڵەکان ئەمە یەک شوە خاڵی دیپۆرتکردنەیە یا دوێ ئەوە کو
کی دهتا دیپورت کرن پرسیار سرکی اوه کی دوی بهتا دیپورت کرن او کسن ین کو یکم رژه هر ولاته کی یا کو مافی پیدانا پنابری لالمانیا پنج صده کمتر بیتن او همو دوید بهنه بگراندن یانجی ببنا ولاتن اوله ین آسایش و باشه که ولات نچار دویتن ور بگیرید کی نه اولات وگاوه همین ولاتن باکوری افریقیا طایبتی مغرب جزایر اوانه جبو عراق حکومت آلمانیا زخته کد وکی زانیاری جو تماشاوان روداو حکومت آلمانیا گوت یا پارلمانتارن عراق اگر هن کجبرن خو نورگیرن دور نبینن روزه که روزه ام ویزا هاتنو سردان جی ندینه هوا اوه یک جوان خالایه که آلمانیا گوشاره که گلک مزن لسر عراق دکتن بوچی آلمانیا دکت نجبروان 3000 کسا یا 31000 کسا جبروا اوی کدو خوازم بهن بو آینده باشه اما کجبری نیاسایی مسئله دیپورت کرنوا او کجبری که لیره دوای امشو هیچ لجان ده گردره گلک تجدهنا گوهرتن یه بهت و ایلویره یکم تشتوا کو یا چاره نویساس و هر وسا بریار لسر هاتیه دان دهتا گوهرتن یکم پاره به کجبران ناینه دان کاتلو دو پاره ورناگرن نه پاره ورناگرن به هیچ آوایی کی بری جهبون هندک تشت وصل له نکریم دست نشان کردی لعبه بیت سر تاسری با آلمانیا همویه کارت دی با هتدان نه کارت بانکیه نه کردیت کارت که کارتک دی پون هتدان او مبلغ پاره کجمه پاره یکو بویا تن جماره دچ تسبی تن چن تشتابه بکرن نکارن پاراج هیچ بانک که یانجی ای تی ام که پارا ور بکرن او یک یا دو کار بزور دنو برا دو کواناندا کار بزور یانجی نچاری او کسی کو تندرستیاوی باج بیتن هندیکاپ نبیتن دویتن یان او بخو کاری که بخو ببینیتن یانجی حکومت دی نچار بیتن وی فریکتا جی که کو کاری که بکتن جبو برجواندیا گشتی بو نمونه زوستانه پارک هنه او المال رنشته بشته ساعت از یورو که دمته هر وی پارک بکن اوه یک شو اوه خالق دیا بوان یادی اوه کو پروسه پنابریه دهتا بلاس کردن خیرا کردن ج نه ماهاش بو سه ماه و دوان سه ماه دا یکسر پشتینگی دی بریار هتادان اف کسد ویتن مافی کار کردنه هبیتن اوه شانسه که هشتی خراب نیه هشتی باشی جرود ده شانسه که لموضوع چهاروانی دور درج لآلمانیا نامنه بو ولام دانوی داواکاری پنابرید اوه یک یا دوی جاوا شانس جزو به پناخوازان دیتادان که اگر دخوازم کار بکن کرم کن درفت به هوا دیتادان کار بکن یادون اوه کو جینوان دهنا گوهرتن هجمار زور بوا جه دهنا گوهرتن خاله که دیجی کو گلک گوتوبیش افشاوه دل سره تکرن مثلا سیستم تندرستی او خدمت گزاری تندرستی کجبر دهنا پیشکش کردن گلک گوتوبیش و کش و کشن مزن لآلمانیا سر درست دبن او کو خدمت گزاری گلک مزنن کجبر گلک جارا پیوستی دکتری نینه لید بیجیتن هیا بیمه هیا حکومت هاری کاری آمده کرد از لیچم چک اپ کم از لیچم فلان پشکنی نکم اوه دل سروان گلک هیتا تند کردن جو پروژه هنه یک دویجتن بلا پزیشکن تایبت نجدارن تایبت بهنه دانان ده کامپان دا یانجیش بو چند کامپان یان بو باجرکی یانجی اوه بری وقتی کسی که وان ببینی براستی جی پی وی سی پی هبید بلا بچید اگر پی وی سی پی نبید بلا نچید و بیرکرا حکومت کی کوچ بردوسته بس وی استاتو باست کرد هموی حوالی نخوش با کوچ بران زوربه و عواد ناخوش بیتن هشت خرابتر جیه خرابتر عواجی که دو سر دو آستان د سنور هنه کنترل کردن یک فرونتکس گلک بهزید و بیتا بهز کردن سپارسنی سنوری اروپا یه اروپایی سنورن در وین اروپا دناف آلمانیا جیدا د کنترل دمکی به پیوستی هنه دا نه هنت نه برای آلمانیا پولونیا دا نه برای آلمانیا چیک لباشور آلمانیا نه برای آلمانیا و نمسا دا و پوجبک جیا هیا ام کنترل زیاد دبن پاج وجی بهنه زبران زور باشه زور سپاس دکم زنار شینو چهاروان دکیم بزنیم شو کوبنو که چون دبه شانسی اوی که جبه بکری زیاتر لوی که نگنن رکوتن گلک بلنده صبح د برفرهی و دیار بیتن و نوچن خوشنابم بو گلک کوچ بران یتره دب تایبتی زور باشه زنار زور چوی بو کتابخانه کردی ل استکهلم دزانم کاک نوزاد هروریش دوست تا است لقل معنا لاستوكهولم کتابخانه کی گوره کتابی زوری تدا یکی کل شوینه زور تایبەتەکانی کورد دەتوانم بڵم تاکە شوێنی زۆر گەورەی کولتوری کوردیە کە لە ستۆکهۆلم هەیە ئێستا دۆخیان زنار باش نییە دەبێت کاک نەوزاد خۆی بمان باس بکە کاک نەوزاد هەروری لە ستۆکهۆلمەوە
بۆچی ڕەوشی کتێبخانەی کوردی لە ڕووی داراییەوە بە تایبەتی ئاوای لێ هاتووە و ڕەوشی خراپ بووە؟ کاکێ من gelek spas بۆ ku ez bû mêvanê bernamê we. Rewşa kitêbxana Kurdî di van salên dîmahiyê de bi rastî rewşa aborî ez bêjim xirabtir bû ji ber ku ji ber çend egerekan egerekî jê ew e ku piştî ev hikûmetên nû yên hatîn ser yanî serdesalatê li Swêdê ew alîkarî wiha yarbetiya ku dida dezgehên kulturî yên nebes Kurdayên biyaniyan jî her sal piştî salê kêmtir lêkirin û di van salên dîmahiyê de bi rastî gelek کاک نەوزات هەروری لە ستۆکۆڵمەوە لەگەڵم بوو باسی دۆخی خراپی کتێبخانەی کوردی دەکرد لەوێ و بزانم کاک نەوزات گەڕاوەتەوە بەڵە کاک نەوزات گوێمان لێتە ئەرێ ببورن ji ber ku ew yanî aboriya kitêbxanê ya serekî li ser wê yarmetî û alîkariye ya ku ji belediya Stockholmê ji Komûna Stockholmê û li Wezareta Kulturê ya Swêdê Wezareta Rewşenbîriya Swêdê bi rêya tiştek bêjnê desteya kulturî ji ew yarmetî sal piştî salê kêmtir bûne û gelek kêm bûne دی پێویستیە me bi rastî hemî cara bi yarmetiye heye yani çi yarmetiyên aborî bin heta yarmetiyên dijî ji ber ku eger mesela aborî xirab bit wî çaxî wî demî da ku karmend çend karmend li kitêbxanê kar bikin jî nemumkin e ji ber wê em me vê dîmahiyê me dest bi kampanyekê kiriye kampanya ku bi rastî me divêt ev kitêbxane bibit dezgehekê daîmî yê berdewam hereşe û gefên girtinê êdî li ser nemînin ew kampanî jî ew e ku em xwe bigehînîn hemî Kurdan pêştir Kurdên Swêdê paşî Kurdên derveyî Swêdê ku bi îmkanên xwe alîkariya kitêbxanê bikin bû ku em avahiyekî bû kitêbxanê bikirin ew armanca vê kampanya me ya vê dî باشە کاک نەوزات جا من دقیق ببوورە دقیق دەمەی سەمە بپرسم کوردی دیاسپۆرا کە ئێستا دەمان بینن چۆن دەتوانن یارمەتیتان بدەن بە کام ڕێگا دەتوانن یارمەتی بدەن هەلبەت بڕێیا ku hesab û accountên yên kitêbxanê di malpera kitêbxanê de me ew aşkira me nivîsîne malpera kitêbxanê kurdlib.org دوێرê de me nivîsiya ka mirov çawa çêt alîkarî û yarmetiya kitêbxanê bikir çi li nav Swêdê de bit çi li derveyê Swêdê eger mirov hizir bikir ku ez bawer dikim kêm yanî herî kêm 150,000 Kurd li Swêdê hene ji wan Kurdan yanî nispeyeka kêm jî yarmetiyekê bidin ku bidin kitêbxaneyê wî wextî kitêbxane dê xwe li ser xwe giret û paşa rojê de mirov xaniyekî bû misûl biker bikin helbet me gaziyên xwe pêştir jî me gehandine her kesekî yanî li nav Swêdê de derveyî Swêdê heta Kurdistanê jî em bêjîn cihên bilind yên kulturiyê Kurdistanê yan jî serokatiya Serokwezîrên Kurdistanê me dengê xwe gehandiya wan jî ku harîkariya kitêbxanê bikin ji bo ku ev kitêbxane wekte jî destpêkê got belkî cihê herî mezin û herî bi navûdengel li Swêdê ku berhem û kultura Kurdan diparêzin bi rastî زۆر سپاست دەکەم کاک نەوزات هەروری لەگەڵم بوو لە ستۆکۆڵمەوە پەیامەکەتان بیست کتێبخانەی کوردی تاکە شوێن کە لە سوێد شوێنێکی زۆر گەورە کە وەکو دەڵێ ڕوخساری کولتوری کوردیە لە ستۆکۆڵم مەترسی لەسرە کێشەیان بۆ دروست بووە کێ بێوێ یارمەتیان بدە کاک نەوزات هەروری باسی کرد کە چۆن دەتوانن سپاسە دەکەم کاک نەوزات ناوبڕێک وەردەگرم پاش ناوبڕ خانمێک دەناسن
کە لێکۆڵینەوەیەکی زۆر ناوازەی کردووە بەهۆی لێزانی خۆیەوە خەڵاتی لە هۆڵندا خەڵاتی بردوێتەوە بۆ ئەو لێکۆڵینەوەی لە بواری سیستەمی زیرەکدا کردوێت یاروەها گەنجێکی سەرتاشیش دەناسن کە لە منداڵیەوە سەرتاشی کردو ئێستا لە بەریتانیا بە باشترین سەرتاشی 2023 هەڵبژێنراوە. پێش ناوبەر کۆمەڵێک هەواڵی ناخۆشمانە بۆ هەم لەسەر سوێت ئەو کوشتارەی کە ئێستا لەوێ هەیە هەم لەسەر مەسەلەی کۆچبەران هەم لەسەر کتێبخانەی کوردیش کە بیستان ئەمە ئەو شێوازی بەرنامە پێشکەشکردن نیە کە ئێوە لە دیاسپۆرا لەسەری ڕاهاتون هەمیشە کوردی سەرکەوتوو دەناسن هەواڵی نوێ دەڵێن لەسەرەوەی کە دەرفەتەکان چین لە ئەوروپا بەڵام هەندێک هەفتە هەیە ڕووداوەکان وان ڕووداوی ناخۆشن بەڵام ئەم شەو بەبێ هەواڵی خۆش تێناپەڕێت. هەواڵی سەرنجڕاکێشەوەیە کە خانم هێژا محەممەد خان کە ئێستا لێرە میوانمە خانمێکی سەرکەوتووی کووردە بەهۆی توێژینەوەیەکیەوە لە هۆڵندا توانیوێتی خەڵاتێک بباتەوە لە ڕۆژانی یا لە ماوەی ڕابردوودا ئێستا خەریکی پرۆژەیەکی زۆر سەرنجڕاکێشە کە دەمەوێت خۆی باسی بکاکە پرۆژەیەکە بۆ دکتۆراکەی لە زانکۆی تێلبرخ کاری لەسەر دەکا هێژە خان زۆر زۆر بەخێربەی بە خەڵاتەکە دەست پێ دەکەین و بە لێکۆڵینەوەکە لێکۆڵینەوەکە چی بوو کە وای کرد خەڵاتەکە ببێەوە. زۆر سپاس پێشەمشتی دەستخۆشی بۆ میواندارێکەکان. خەڵاتەکە لەسەر ناوازەترین ڕیسەرچی کۆنفرانسەکە بوو کۆنفرانسێکی نێودەوڵەتیە هەر ساڵ لە وڵاتێک ڕێکەخرێ ئەم ساڵ سەدفەی کرد کە لە هۆڵندا ڕێکخرا ناوی ئینتەلیجنس سیستمز کۆنفرانسە زیاتر ئەو پرۆژانی کە بەشداری ئەکەن ئەم تەکنەلۆژیا تازانە و زیرەکی دەستکرد لە پرۆژەی تازەیە ئەخێنە بەردەست. پرۆژەکەی من چۆن بتوانین لە ڕێگەی ڕسمێکەوە بەدخۆراکی لە مناڵە دیاری بکەین. ئەنالایزی دەکەن کە منداڵە ئەو پەیپەرێکە ئەو ڕیسەرچێکە لەو کۆنفرانسە بڵاومان کردەوە یەکەم ڕیسەرچمان بوو خۆتەزانی بەهۆی یاسانی و دەوڵەتەکانی پاراستنی داتای کەسی بە تایبەتی مناڵان ئێمە پێویستمان بۆ بووکە یەکەم جار فکرەکە لەسەر گەورە تاقی بکەینەوە کە نزیکی داتای 2000 کەسی سەر داتاسەتی سێزار بوون کە بەشداربووەکان زیاتر لە ئەمریکا ئەوروپین هەمووشیان تەمەنیان سەر 18 ساڵە و ئەنجامەکانمان لەسەر ئەوان زۆر دڵخۆشکەرانەیە ئەتوانین بە ئیرۆری کەمتر لە سانتیمەترێک باڵای کەسێک لە ڕسمێکەوە ڕابکێشن کە یەکێکە لە پێداویستەکانی دیاریکردنی بەدخۆراکی لە مناڵان. پێشتر لێکۆڵینەوەیەکی ئاوان نەکرابووی کە کردوتانە شتێکی نوێیە وانە مەسەلەی ئەنالایزکردنی ڕسم بۆ بەدخۆراکی بەڵێ ئەمە یەکەم جارە یەکەم ڕیسەرچە بە تەنیاش نین کۆمەڵێک ڕیسەرچەی ترمان لەگەڵایە لە ڕێکخراوێکی ئەڵمانیەوە ئەوانیش بە هەمان شێوە هەمان کار دەکەن بەڵام ئەوەی کە ئێمە بتوانین مێژرمنتی لەش بەڵێتوانین لەش بپێوین لە ڕسمێکەوە بۆ مەبەستی دیاریکردنی بەدخۆراکی نەخێر یەکەم کارە هەر بۆیش خەڵاتی ناوازەترین ڕیسەرچی لە کۆنفرانس. دەزانم دوو کوڕی چاوگەشت هەیە تەمەند درێژ بن مەسەلە دایکایەتەکەت بوو کەم پرۆژێت هەڵبژارد یان شتێکی فراوانتر بوو لەمە؟ زۆر سوتفە بوو کە ڕیسەرچەکە یەکەم جار هاتە بەردەستم من خۆم دووگیان بووم بە مناڵی یەکەم کاتی ماستەرەکەم بوو لە کاتی کردنی توێژینەوەی ماستەرەکەما زۆر ڕیسەرچم زیاتر لەسەر ئەم کرد ئەو مناڵانەی کە تەسیریان تێکاوە بەم حاڵەتانەوە ساڵانە مەلاین مناڵ بەداخەوە دەمرن زۆر خۆراکیەوە دەمرن بەڵێ ساڵانە ملیۆن منداڵ 3.1 مناڵ کە تەمەنیان لە خوار 5 ساڵانە بەهۆی بەدخۆراکیەوە دەمرن بەڵێ بێجگە لەوەش نزیکی 200 میلیۆن مناڵ هەر بەدخۆراکن لە دنیاە جاکەم داتایانم بینی خۆشم دووگیانم نەمتوانی پەیوەندێکی زۆر بتەوم دروست کرد لەگەڵ ڕیسەرچەکەیە و بەکارهێنانەکەشی ڕیسەرچەکەی من ئەچێتە دروستکردنی ئاپێکەوە کە خزمەتگوزاری پێوانی مناڵان بۆ مەلاین مناڵ لە دنیادا بەردەست دەکا بخۆم
بەڵام لە هۆڵندا ماگانە مناڵەکانم باگەکرێن ئەژمێرێن لە بەرچاوما کێرڤێکی زۆر جوانم پیشانێن ئەڵێن مناڵەکەت لێرەیە گەورەبوونەکەی زۆر تەندروستە پێم خۆشە هەموو دایکێک بتوانێت ئەم خزمەت گوزاریی هەبێ بەڵام بەداخەوە لە ئێستاە نیە ئەم ئاپەکە دروستە بێ ئەم خزمەت گوزاریە بۆ هەموو دایک و باوکان لە دنیای بەردەست زۆر باشە بۆی ڕوونی بکەینەوە کەواتە ئێستا لەو ئەپەدا کەسێک بۆ نمونە با بڵێن لە پێنج وێنە هەروە ناوێت دەڵم یا لە زاخۆیە ئەپەکە داونلۆد دەکات گەشەی منداڵەکەی خۆی داخلی دەکات لەوێ وەنیە لە ماڵەوە یان دەبێت دکتۆرێک داخلی بکات نەخێر هەدەفی ئاپەکە ئەوەیە کە پێویستە بە دکتۆر نییە پێویستە بە هیچ مێدیکەڵ ستاف نییە بە هیچ ستافێکی تەندروستی نییە کە تەدری پێکرابێ تەنها تەمەنی مناڵەکە داغڵەکەی ڕسمێکی مناڵەکە دەگریت هیچی تر زیرەکی دەستکرد خۆی مەژەرمەندەکان دەرەکات و کێرڤەکەت بۆ دروستەکە ئەنجامەکەی چیە پێت دەڵێ منداڵی تۆ بەدخۆراکە یاخود ئیشەڵا بەدخۆراک نییە و گەشەکردنەکەی بە پێی ئەم ژمارانە لەویایە لەو نقطەیە ئەگەر بەدخۆراک بوو ئەپەکە پێی دەڵێ دەبێت چی بکات بۆی بەدخۆراک نەمێنێت بەڵێ لە ئێستاە ڕێکخراوی وەرلد هەنگل هێڵف پرۆژەیەکی داناوە ناوی چایلد گرۆث مۆنیتەرە کە ئیشان بەس دروستکردنی ئاپەکەیە هەموو زانیاریەکانی لە ڕیسەرچەکەی منەوێتە دەرەوە ڕاستە و خۆ ئەچێ بۆ دروستکردنی ئاپەکە ستەیجی یەکەم ئەوەیە کە ئەو ڕسمە بتوانێت و ئیشە بکە ستەیجی دووەمی ئاپەکە ئەوەیە ئەگەر بەدخۆراک بوو ئەم مناڵە چی بکات جا لەوانەیە ئەم مناڵە لە زاخۆ بتوانێت بچێت بۆ لای دکتۆر بەڵام لە ئەفریقایا لە لادەیەکی دووری هندستان نەتوانێت بچێت بۆ لای دکتۆریش جا لەو کاتەیە داتاکە ئەنێردرێ بۆ نزیکترین ڕێکخراو لێەوەی کە بتوانێت هاوکاریشی بکات ناوی ئەپەکە چایلد گرۆث مۆنیتەرە بەڵێ ئەمە بەردەستە ئێستا خەڵک دەتوانێت داونلۆدی لە ئێستا لەژێر ڕیسەرچایە تەنها بۆ ئەو ڕێکخراوانە بەردەستە کە کاری لەسەرەکەین زۆر باشە جا من دوای دەمەوێت لەسەر زیرۆ هەنگەر لابیش قسە بکەین چکە دەزان بۆ تۆ گرنگە پرۆژەی دکتۆراکەشت ها لەسەرەوەی بەڵام شتێک کە بۆ من سەرنج ڕاکێشە بەڕاستی ئێمە زۆر پیاو دەبینین کە لەو بارەدا ئیش دەکەن هەوڵ دەدەنەوەی AI و وا ڕاهاتوین کەسێک کە ئیشی آیتی دەکات جا هاکەرە هەر شتێکی تریشە هەمیشە پیاوە چۆن بۆ هەڵت بژار بێ ئەم دنیاە خۆی بەداخەوە زۆربەی دنیای ئیشکردن لەلایەن پیاوە دۆمینەنتە لەلایەن پیاوە زیاتر کاری تا دەکرێت لەبەرەوە ئەمە شتێکی جیاواز نییە کە ئەویش هەر پیاوتیا دەست باڵایە بەڵام من هەموو ژیانی کارکردنم زیاتر شتی زۆر بوێرانم کردووە زۆر بەدەرەوە بووم هەم لە مەجای ڕێکخراوەیە لە خێزانێک بەخێوکراوم کە لەو شتانەیە کوڕکت نبینین بە تایبەتی کە شتەکە ڕەبتی بە زانستەوە هەبێ خۆمانی تا ببینینەوە دەستان بووی بە ئەندازیار وەنیە ئەندازیاری کارەبایی بەڵێ من لە کوردستان ئەندازیاری کارەبایم تاوا کردووە وە لەو ئیشم پێ نەکردووە بەڵام شادەی ئەندازیاری کارەبام ئەوەی کە ئێستا دەستت پێکردەوە ماستەر و دکتۆراکەشت دوو دنیای تێکەڵاوە لەلایەکەوە تەکنیکە لەلایەکی دیکەوە شتێکی مرۆڤایەتیە چالاکوانیە بە وەکو دەڵە بەزاناتیەوە تەڵبژاردەکەوا بێوانێ بەڵێ زۆر مەبەست بوو ئەوە کووتم من هەندەسی کارەبام تاوا کردو بەڵام کارم پێ نەکردووە زیاتر کاری من لە ناو ڕێکخراوەکانە بووە لە کوردستان و لە مەجای گەشە پێدانا بووە کە هات مەسەرەوەی کە بگەڕێمەوە بۆ ئەکادمیا و ماستەر و دکتۆرا بخوێنم حەزم نەکرد باگراوندە زانستەکەم بە فیڕۆبم بەڵام زۆر خۆشەویستێکی گەورەشم هەبوو بۆ مەجای کارکردنەکەم مەجای چالاکوانی و مرۆڤایەتی بۆیە گەڕام ئەو ماستەرم دۆزیەوە لە زانکۆی تیلبەرغ کە هەردوو بواری زانست و تەکنیک و بەڵێ هۆڵەندا باشە بڕیارێکی ڕاستت داوە کاتوی بۆ هۆڵەندا بۆ خوێندن بەڵێ بۆ ئەوەی کە کەس بەدارێک شتێکی هەڵیانە بین بۆ من بۆ ئەو ژیانەی کە من هەڵم بژاردەوە بەڵێ باشە زۆر چاکە باسی پرۆژەی زیرۆ هەنگەر لابمان بۆ بکە بەڵێ زیرۆ هەنگەر لاب وەکو ریسەرچ سنتەرێکە لە زانکۆی تیلبەرغ دامەزراوە خۆی زانکۆی تیلبەرغ پرۆگرامێکی گەورەتری هەیە کە بەکارهێنانی داتایە بۆ مرۆڤایەتی چەند پرۆژەیەکی لێ دەبێتەوە بەڵام گەورەترینیان زیرۆ هەنگەر لابە گەورەترین ریسەرچەکانی زانکۆی هەیە کە کار لەسەر بەکارهێنانی زیرەکی دەستکرد دەکەین بۆ نەهێشتنی برسێتی لە دنیاە جا پرۆژەکانمان لە چەند سێکتەرێکی جیاوازایە بۆ نمونە یەکێ لە پرۆژەکانمان لەگەڵ ڕێکخراوی خۆراکی نێودەوڵەتی لەگەڵ WFPایە کە بتوانن ئەگەر ئێمە باسکێتێک دروست دەکەین ئەینێرین بۆ سووریا چۆن بتوانین بە
زووترین کات بە کەمترین کولفە ئەو باسکێتە ئایتەمەکانی کۆ بکرێتەوە بە سپلای چین ئۆپتیمایزیشن بەڵێ بزەبێت مۆدلەکە دروست کراوە یەکسەر کە پێڵێ من ئەم باسکێتەمەوێت لە سووریا یەکسەر خۆی ئیشی خۆی کات و نەتیجەکە تەیاتێ پرۆژەیەکی ریسەرچی ترمان هەیە کە ئایا ئەو باسکێتە خۆی چونکە لە سووریا خەڵک حەزی لە شتێکە لە ڤەنزوێلا شتێکی ترە خۆن چۆن بتوانین باسکێتێک دروستکەین هەمان نیوتریشن ڤالوی تیابێت کە خەڵک پێویستێتی بەڵام لە ڕێی کولتوریشەوە باسکێت سەبەتەی خۆراکە نیوتریشن ڤالیوش ینی بەهای خۆراکی شتانی کە هەیە ریسەرچێکی تریشمان دۆزینەوەی بەدخۆراکی لە مناڵە کە من ئیداری و ریسەرچاکەم و دکتۆراکەشم لە هەمان بەتەمای بڕۆیەوە بۆ کوردستان دوایەوە پرۆژێت تاوا دەبێت یان دنیاکی گەورەترت لە پێشە هێشتا دوای دکتۆرە هەردووکی دنیایەکی زۆر گەورەترم لە پێشە بەڵێ بەڵام کێشەی ئێمە ئەوەیە کە قەت کێشە نیە شتێکی باشە هەتا کە لە ئەوروپاش گەورابیت و لە دایکەبیت و لێرەش گەورابی قەت دەست لە کوردستان هەڵناگری لەبەرەوە گەڕانەوەم من دەست لە کوردستان هەڵناگرم و لەم ڕیسەرچەشما گەورەترین داتا کۆکردنەوەم لە سلێمانی بوو لە کوردستان باشە زۆر سپاست دەکەم خانم هێژە محەممەد خان کە لێرە لەگەڵمان بووی هیوادارم هەواڵی هێشتا خۆشتر ببیستین داهێنانی زۆرتر بۆ مرۆڤایەتی پرۆژەیەکی زۆر گرنگە و چاوەڕوانی دەکەین چاوەڕوانی ئەپەکە دەکەین بە زووی ببینین زۆر سپاس کە لەگەڵمان بووی دەڕۆمە بەریتانیا لە بەریتانیا گەنجێکی کورد کێستا خۆی لەگەڵمە سەرتاش و دۆستەکانیشی پەیوەندیان پێوەکردم دەڵێن گەنجێکی زۆر خوێنشرینیشە توانیوێتی ئەم ساڵ ببێتە باشترین سەرتاشی گەنجی ساڵ لە بەریتانیا کاک دانیال ڕەسووڵی بخۆت باسی کێبەرکێکەمان بۆ بکە چۆن بۆ بەشدارێت کرد چۆن بۆ دەرچووی کام مۆدلانت پێشکەش کرد کە توانیت بەهۆیەوە ببێ باشترین سەرتاش کاک دانیال ئێوارەتان باش راستی لە ئێڤنتێکی ساڵی 2023 بە باربە باش ئەم ساڵ لە شاری لیڤەرپول کرا و 2 ساڵ جارێک دەکرێت جارێک چەند جارێک کراوە لە لەندەن و لە مانچستەر و ئەم ساڵیان لە لیڤەرپول کرا من بەشداریم کرد لەسەر بەشی فاست فەید کەواتە ینی واتە تۆ لە ماوەیەکی کەمدا لە 20 دقەدا بتوانی سەرێک چاپ بکەیت و بە خاوێنی و دیزایانی کەدا بکەی وەکو بینیتان ئەو قژیانم هەڵبژار دیزایینێکم تێدا کردو لە ماوەی 20 دقەدا بە یەکەم هاتەوە لە پێشبڕکەیەکە باسی دیزایینەکەم بۆ بکە کاک دانیال چییە دیزایینەکە بۆچی جیاوازە وەکو جیاوازیەکی نییە بڵێ جیاواز بێت بەڵام چەند دەلاکێک بەشدار بووی مەسەلەن لەسەر ئاستی بەریتانیا و لە دەرەوەی بەریتانیاش لە ئەوروپاوە لە سوید و نەرویج و شارەکانی وڵاتەکانی تر جیاوازەکەی ئەوە بوو لە ماوەیەکی کەمدا مەسەن لە 20 دقەدا تۆ خێرات بتوانانی خێراترین سەر چاپ بکەیت و دیزایینێکی جیاوازی کردی وەکو ئەو لاین و پاتنانەی کە لە تەنیشتی سەرەکان دەکرێت بتوانانی لە ماوەیەکی کەمدا ئەو شتانە بکەیت و دروستی بکەیت و سەرەکە بە خاوێنی چاپ بکەیت وای سەرەکە بە خاوێنی چاپ بکەیت تۆ سەر بە خاوێنی چاکردنە لە بەریتانیا فێری بوو یا پێشتر لە کوردستانیش دەتکرد واللهی عقەتە من تەمەنێکی زۆرە دەلاکم لە تەمەنی 9 ساڵیەوە تەریکی دەلاکیم هەر لە مناڵیەوە دواتر دوکانی خۆم هەبوو لە شاری قەڵازە لە کوردستان ئەوە 10 ساڵیشە لە شاری لە شاری لیدزم لە بەریتانیا لێوە هەر دەلاکیم کردووە چی فێر بووی لە بەریتانیا لە بوارەکەی خۆتدا بۆ سەرتاشی حقەتەن ڕاستی پێشتر من لە کوردستان زیاتر سەرم چاکرد وەک سەرچاکردن بەڵام علاقەم بە دیزاین و ئەو شتانە هەبوو مەسەن بەشی ڕەسم و وەکو ڕەسم دروستکردن و ئەو شتانە کە هاتمە بەریتانیا زیاتر ئەو خەڵکانە هەبوو مەسەن لە کوردستانەوە کەم بوو کە خەڵک داوای ئەوە بکات شت لە سەریدا دروست بکات و یا مەسەن لاینی تێ بکات و گوڵ و ئەو شتانێکە لە قژدا درستی دەکەی ئەو شتانە لە کوردستان کەم بوو بەڵام من وەکو خۆم کە حەزم بۆ ڕسم هەبوو لە بەریتانیا ئەوە زۆر بوو هەستام تێکەڵم کرد مەسەن زیاتر هەوڵمدا ئەو شتانە لە ناو قژدا دروست بکەم
ئەوە جیاوازێکی بۆ من زۆری هەبوو. باشە مشتری پشدەرت بە زەحمەتتر بوون یا مشتری بەریتانیای؟ واللهی وەکو شتێک ستایلەکان جیاوازە، ئەوانەی کوردستان جیاوازتر بوو، زیاتر مەسەلەن ئیشەکان فەرقی دەکرد، بەڵام لێرە شتەکان بە شێوازێکی ترە. وەک بۆ من بۆ زەحمەتی من حەز بە ئیشەکە دەکەم، بۆ من فەرقێکی نەبووە، بەڵام وەکو ستایلەکان جیاواز بووە. وایە ئێستا ئەو خەڵاتت بردەوە، هەنگاوی داهاتوو چیە؟ خەونی داهاتوو چییە؟ دەتەوێت خەڵاتێکی دیکە ببێەوە، دەتەوێت شتێکی نوێ بکەیت، چ دەکەی؟ واللهی ئەوە وەکو شتێک بۆ من دەستپێکێک بوو، یعنی دەستپێک بوو. پێشتر بەشداریم کرد بوو، جارێکی تریان بەشداریم کرد لە مانچستەر، لەوایانە کە من لە قانون شتەکانی شارەزانە بووم نەمتوانی سەرکەوتن بەدەست بێنم، بەڵام ئەو ساڵیان بۆ جاری دووەم بەشداریم کردەوە لە پلی یەکەم بەدەست بێنمەوە، بۆ من مای خۆشحاڵی بوو و دووبارە مەسەلەن پێشنیاریان بۆ کردم کە داوەتیان کردم کە جارێکی تر بڕۆم لە لەندەن بەشداریکەم لە ئەو جاریان لە کۆمینێکی گەورەترە و خەونی منیش ئەوەیە کە مەسەلەن حەزکەم زیاتر بەرەو پێشەوە بچم و هەوڵم داوە لە لیدزیش لەو شارێکە لێی دەژیم لە بەریتانیا. ئێمە جگەل لە دوکانی دەلاکی سکوڵێکم هەیە مەسەلەن بۆ فێربوون، سکوڵی دەلاکیە کە خەڵک فێر دەکەین ڕۆژانە لەوێ، خۆم سەرپەرشتی نەکە دەکەم وەکو شتێک ئەوان ئەو کوردانەی کە تازە دێنە بەریتانیا زۆربیان هەوڵ دەدەن ببن بە دەلاک، ئێمە شوێنێکمان بۆ کردوونەوە کە یارمەتیان دەین فێری دەلاکیان بکەین. جاو مەسەلەیەکی سەرنج ڕاکێشە کاک دانیال، زۆر وا دەڵێن کورد کە چوە بەریتانیا بەو دوایانەوەی دەچن دەڵ هەمووی دەبن بە سەرتاش. بۆچی وایە؟ بۆچی سەرتاشی لە نێو کوردان هێندە سەرنج ڕاکێشە؟ واللهی بەڕای من وەکو سەرنج ڕاکێشی ئیشەکە ئێستا زیاتر کورد پێشەنگە لە هینەکەدا، مەسەلەن لە بەریتانیا کورد پێشەنگە بۆ دەلاکی مەسەلەن ئیشۆکو ئیشەکان، مەسەلەن قەومەکانی تر زیاتر مەسەلەن ئیشی تر دەکەن، بەس کورد زیاتر خۆی داوەتە دەلاکی و ئەو جار بەڕای من لێرە مەسەلەن وەکو بڵێ بە ناوی تورکەوە زیاتر ڕۆشتە دەڵ کە دەڵێن تورکیش بار بۆ تورکیش بار بۆ، مەسەلەن ئینگلیز زیاتر کە دەچێت بۆ هۆڵیدەی بۆ تورکیا، هەر ئەوانیان بینیجا کوردیش پێم وایە مەسەلەن زیاتر لە تورک لێرە خەریکی دەلاکیە، بەڵام شتەکە هەر بە ناوی تورکەوە ڕۆشتە دەنا. بەڕای من دەلاکە کوردەکانمان زۆر لە ڕووی مەسەلەن ئیشکردن و شێوازی ئیشکردنیان زۆر لە وڵاتانی تر لە پێشترن، دەلاکە کوردەکانمان زۆر باشترن لە وڵاتانی تر، بۆیە پێم وایە کورد باشترە لە مەسەلەن ئەوەی کە لەو ئیشێکە تێدانی. باشە سپاست دەکەم دانیال، وەکو خۆی باسی کرد کوڕی پشدەرێ ئەم ساڵ توانیوێتی خەڵاتی باشترین سەرتاشی یا بە قەولی خۆی دەلاک لە بەریتانیا بباتەوە. هیوادارم لە لەندەن بتبینین، لە لەندەنیش سەر بکەوی. زۆر سپاسان دەکەم کە ئێوەش لەگەڵمان بوون لە ماڵەوە. هەر پێشنیازێکتان هەبوو وەکو هەفتەکانی ڕابردووش هەمیشە گوتومە هێڵی گەرمی دیاسپۆرە لەسەر شاشەیە، دەتوانن بە واتسەپ، بە تەلەگرام، بە ڤایبەر، بە هەر شێوازێکی دیکە یا ڕاستەوخۆ تەلەفۆن بکەن بۆ ژمارەیە، وەڵام دەدەینەوە و پێشنیازتان هەبوو، ڕەخنەتان هەبوو، دەتوانن بیگەێنن. تا هەفتەی داهاتوو بێ بەڵابن.